لە ماوەی ڕابردوودا دروستکردنی خانوو بۆ ئاوارە عەرەبەکان کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە و بەهۆیەوە پەرلەمانی کوردستان یاداشتێکیان ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران کردووە و تیایدا لە 3 خاڵدا داوایان کردووە دروستکردنی ئەو خانوانە ڕابگیرێت چونکە لە داهاتوو کاریگەری لەسەر دیمۆگرافی ناوچەکە دروست دەکات. نابێ یوئێنیش و وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقیش خانوویان بۆ دروستکە پێویستە کابینەی سەیاریان بۆ دروستکە بۆی بە ئاسانی بتوان لێ کاتێ بار و دۆخ ئاسایی بووە بگەڕێنەوە شوێنی خۆیان و بە ئاسانیش ئەو شوێنانێکەوە ئەوان کردیان بەڕوبەر بکرێتەوە بە کشت و کاڵ و زەویەکە بگرێتەوە بۆ باری ئاسایی خۆی. لە ماوەی ڕابردوو بە هاوکاری پارێزگای هەولێر 1000 خانوو لە ناحەی دیبەگە دروست کراو لە ناحەی بەحرکەش نزیکەی 500 خانوو کە بەشێکی ئەو شوێنانە ناوچەی جێناکۆکن و بە مادەی 140 ناسراون. پارێزگاری هەولێریش ڕایگەیان دوای باشبوونی ڕەوشی ناوچەکانیان ئەو ئاوارانە دەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. بەڵێ ئێمە بە دوواداچون دەکەین بۆ ئەو کەیسە و هەوڵ دەدەین لە ئێستادا ئەم کارە ڕابگیرێت لەبەرەوەی هێنانی ئەو ژمارە زۆرەی ئاوارەیە دەبێتە هۆی تێکدانی دێمۆگرافیا ئەو شوێنە وەروە لەوانەیە چێشی زۆری لێ دروست بێت و باری ئەمنی تێک بچێت. بەپێی ئامارەکان تا ئێستا زیاد لە 1.5 ملیۆن ئاوارە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. لە یادداشتەکەی پەرلەمانیش داوا کراوە ئەو ئاوارانەی لە نزیک شارەکانن کەمپیان بۆ بکرێتەوە و ڕێگە نەدرێت خانوویان بۆ دروست بکرێت چونکە کاریگەری لەسەر گۆڕینی دیموگرافی ناوچەکان دروست دەکات. ڕێبەرکاکەی یەنارتی هەولێر.